ژمارەی 61 بۆ پەنجەرەی 2. ئێرە نووسینگەی پاسپۆرتی ڕاپەڕینە. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوون بۆ دەرکردنی پاسپۆرت. بەشێک لە هاوڵاتیان بەمبەستی چارەسەری نەخۆشی و بەشێکی تریشان بەمبەستی گەشت و سەفەر دەیانەوێ ببن بە خاوەنی پاسپۆرت. بەڕێوبەری پاسپۆرتی ڕاپەڕینیش دەڵێ ژمارەیەکی زۆر لە پاسپۆرتیان تەواو کردووە، بەڵام هاوڵاتیان نەهاتوون بۆ وەرگرتنەوەی. دەژڵێت هاوڵاتیان پەلە دەکەن لا دەرکردنی پاسپۆرت و هیوادارن پەلەش بکەن لا وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان. ئەو کاتێککە پەلە لە ئێمە دەکا و بۆ پەلێش هیوادارین بێت وەریگرێتەوە، چونکە ئێستا ئێمە ساڵی ڕابردوو ساڵی 2009 تێپەڕیوە، هەتا ئێستا ئاماری نزیکەی 800 بۆ 900 پاسپۆرتی ساڵی ڕابردوومان لاماوە و 200 بۆ 300 پاسپۆرتی ئەم ساڵیشمان لە هاوڵاتێکە چی پەلی کردبێت چی محاولەی کردبێ ئیشەکەمان بۆ جێبەجێ کردو و پاسپۆرتەکەمان بۆ حازر کردو، بەڵام ئێستا دەبینین نیان وەریگرنەوە. دووبارە داوا دەکەین کە بفەرمونون باوەرکردنەوەی پاسپۆرتەکانیان ئەوانەی کە ساڵی پار مامەڵیان کردووە، لەبەرەوەی ئێمە بەڕاستی جێگەوڕێگەیەکی زۆر کەم و بچووکمان هەیە، بۆیە خەمی پاسپۆرتەکانی ئێوەمانە نامانەوێ تووشی هیچ حاڵەتێکی نەخوازراوە ببین لە بەهۆی کەمی شوێنمانەوە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بارودۆخی کوردستان و ناوچەکە وا دەخوازێت خاوەنی پاسپۆرت بن لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازرا و بەشێکی تریش لە هاوڵاتیان پێیان وایە بەشێک لە هاوڵاتیان تەنیا وەکو چاولێکەری پەلە دەکەن لا دەرکردنی پاسپۆرت و وەریشی ناگرنەوە چونکە ئیشیان پێی نییە. قەناعەتی من زۆربەی چاولێکەریە، کابرا پاسپۆرتیشی دەڵێ بۆ ئەو هەیەی بۆ من نەمێدنا کە پاسپۆرت تازەکردەوە بۆچی نایوەریگریەوە. من بە شخص خۆم تەواو بێ هەر کاتێ تەواو بوو ئاساییە و هەر ڕۆژە بۆم دانێن لێرە، بەڵام ئەو ڕۆژەوەرە بۆ وەرگرتنەوەی زۆر ئاساییە ئەو ڕۆژە دێم. مەسەڵەن وەندەمان قەیران دیوە لە وڵاتیدا، وەندەمان شت دیوە کە شت ڕاوەستاوە، یعنی ئیشکار ڕاوەستاوە، حکوومەتمانی ئیشڕاگرت مەسەلەکە ئەوەی خەڵک دیکا و بۆشی نایە لە دوایی ئیشیش پێ نییە، بەڵام دەوێت هەبێ یعنی حاضر بێت. والله دەمێ دەریهین و لە سبەیمان دەرنە هاتم لێرەش نوێی کەمەوە ناوم گەڕایت و لوعەجێ و ئیشاڵڵا لە خوای بەزیاد بێ نەخشە بلا ئومەتی محەممەدی و نەخۆشیەکە دێتە پێش مەسەلەکە ئەوێ و دەوامیش نیە الان عالەمەکە لێ ڕووی تێکردیا. ئەرێ والله دەگوترێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندە دەردەسەری و تێکچوونی بارودۆخیان بینیوە، بۆیە دەیانەوێ پەلە بکەن لا دەرکردنی پاسپۆرت و ببن بە خاوەنی هەر کات خۆیان بیانەوێ ئەو کات پاسپۆرتەکانیان وەردەگرنەوە. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.